ئەوەی دەست بۆ موچەی فەرمانبەربەرێ پێم وایە ئەتوانێ شتی تریش بکە لەبەرەوە ئەمە مۆزوعێکی سیاسیە و زۆر دەمێکیشە هەر مۆزوعێکی سیاسی بۆ هیچ پەیوەندیەکی بەنەبوونی پارە و ئەو شتانەوە نییە. کاکەمە ژیان ئەوە نابێ تاکەی وا لەم خەڵکاکەن تاکەی بۆتانە چێتە سەر تاکەی ئێوە ئەم خەڵکا چەوسێننەوە ئێدە ناکرێ برا دەیتە لێرا ستۆپی پێ بکەن و تەواو وەسای خەڵک چاکەن برا تایسە بۆتان چۆتە سەر برا کەس قسە ناکە هەموو وەکمەڕی مردووی لاتووە ئێدەیوەش چاکیکەن چیتان لەو خەڵکە فەقیر و ڕەژار و داماوە. من پێشتر لە چاپێکردنەکانی ترا قسەم کردووە داوا لە دەسەڵات داران و بە بەتایبەتی دەسەڵاتی یەکەمی شاری سلێمانیەکەن ئایا چونکە بەتایبەتی ئەم کێشەیە کە دروستە بێت لێرە لەم کاتیا دروستە بێت ئێوە وەکو وەزارەتی ڕۆشنبیری لەبەرەوەی لەسەر داهاتی ناخۆیە ئایا داهاتی ناوخۆ بوونی نییە یا بەشی ئێمە ناکە کە موچەمان باتێ با پێمان بڵێن و ئەگەر هەیە و بۆ نامانەنە چی ئەیبا ئێمەش پرسیارەکەمان ئەوەیە بەڕاستی.